گالوس بەڵێ بەڵێ خەتو گالوس وریا بە کەسێ نەمان بینێ جەنابی ئەدونیا لێرەن؟ بەڵێ ئەگەدە بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیاە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات هەرچۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت واڕوا ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە هی ڕاوەسم بزانم بۆ چۆ دەچن چ خەبەرە؟ چ باسە؟ ڕاوەسم بۆواکان چی خەومەوە؟ چی خەومەوە؟ قسە بکەم زانێن چ باسە؟ بۆ کوێ دەچوون؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحیەکان؟ بیانگرێن! ئەمە چ کارەکەیکەن؟ ئێوە پرسیارتان کرد ئێمە کەین؟ هەر کەس کە هەن ببن بیانگرێن! بەرەمدان ئەمە درۆشکەی خاوەنشکۆ ماکسیمیلیانە وشە خاتوهێلێن کچی فەرماندارێکە لەگەڵ منە. گالوس بەڵێ شتێک قەوماوە ئەمانە چیان دەبێت درود بۆ خاتوهێلێن. ڕێگرەکان لە قەبرستان کۆبوونەتەوە ئێرە ناهێم ناخاتوون. ڕێگرەکان بۆچی ماتەلن قۆڵ بەسەنکەن خاتوهێلێن کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسن. درود بۆ خاتوهێلێن داوای لێبوردنتان لێ دەکەم دەکرێت بفەرمون بۆ چۆ دەچن؟ جۆرە پرسیار دەکەن کە دەڵێی تێپەڕین لە دارستان قەدەغەیە. لە تاوان من خۆش بن خاتون ئەرکێکی گرانیان لەسەرشان داناوین هاتنی ئیمپراتۆر نزیکە. بێشەرمی بەسە لەگەڵ من قسە بکە. تۆ پلۆپایەکی واد نییە کە لەگەڵ کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوس قسە بکەی. ئەم ڕێگایە بۆ کوێ دەڕوات؟ یعنی ئێوە نازانن؟ ئەگەر بمزانی بایە لە تۆم نەدەپرسی ئەم ڕێگا بۆ کوێ دەچێ؟ قەبرستان. قەبرستان؟ ڕێگای ئەوەی ڕەقیم لە کەم لایە. خاتوهێلێن بۆ دیتنی هاوسەریان دەڕۆن بۆ ئەوێ. خاوەنشکۆ ماکسیمیلیان چوونەتە سەردانی ڕایەتەکان. هەر لەم ڕێگاوە کاتون بگەڕێنەوە لە بەردووی ڕێیانەکەدا بەرەو ڕاست بڕۆن. بەمە دەڵێن وەڵام بڕۆ نەولاوە. دەتانەوێت چەند کات بووە پاراستنتان لەگەڵتان نابنێرم؟ نا نیازێکمان نییە. هی یارمەتی بدەن دەور لێداتەوە. وەڕێکەوی هی بڕۆن. هی بڕۆن ڕێکەوە. زان دەنگێکی نەویست؟ نا دەنگێک نایەت؟ نانە
تیراوێژەکە ئامادە بن. ئامادە بن. ڕوو لەوان. لێندەن. ڕوومیەکان سەربازانی ڕوومی سەربازانی ڕوومی وێرش بەرن. وێرش. بڕۆنە پێشەوە. بڕۆن. بڕۆنەی. یا کوژێ بیانگرێ تیرا پێوەنە. وێرش. بڕۆ دەی. بڕۆنە پێشەوە. لێیان کەسێک دەرچێ. لێیان کەسێک دەرچێ. بڕۆن. بڕۆنە پێ. کەسیان دەرنەچێ. بڕۆن دەی. هەڵدەستان کەن. هەڵدەستان کەن. باڕۆتە. لەگەڵ براکانت وا بجوڵەوە کە پێت خۆشە لەگەڵ تۆ بجوڵێنەوە. لە کاتی تووڕەیدا تووڕەی خۆت ڕاگرە. خراپەکانیان بە خراپە وەڵام مەدەوە، چونکە ئەمە شێوازی خراپترین جانەوەرانە. ڕوومیەکان هاتن. یامینوسە بڕۆ. بڕۆ ڕامۆستا یامینوس. بڕۆ. بڕۆ. هەستن بڕۆن زوو بن. تۆرە ئا دنیا کامەیە
لە تۆی پرسی ئادونیا کامەیە؟ شۆڵۆری پیت ئارام بە کەوایە ئەدونیای مبەلێغ ئەتۆی ماقوڵانە لەگەڵی بجوڵێنەوە خەزنەیەکی زۆر پڕبایخە بێگومان لەبەر ئەم کارە خەڵاتێکی باشمان پێدەدەن وەرن بیبەن بڕۆنەی بڕۆ وشار بە کەس دەرنەچێ ئیدی نیازێکمان بە تۆ نییە بڕۆن بە بیان هێنن ڕۆنە پێش ئەی زوبان ئەو ترساوە دەزانم ئەشکەنجەی زۆر کراوی ئەگەنا هیچ قسەیەکت نەدەکرد خدای گەورە بتبەخشی ئەمنیش ببەخشێ کە ئەتۆم تووشی ئازار کرد ڕۆن ئامەوەسن خەیانەت وەرە دەکەوین وەرەکەون برۆ ڕۆ پێش برۆ ڕامەوەستا ڕۆ پێش بیکەنەوە سڵاو لە خاوەنشکۆ جەنابی تێلمیخا لە ماڵن لە ماڵم فەرمو سەلام کچم بابل لە ماڵە
درود چ بووە یومانیس ئەدونیایان گرتووە ای خدا گیان ئەدونیای پیاوچاک ئەخ یا مەریەمی مقەدەس دەبێ کارێک بکەین وابزانم کار لە کارترازا بێ بریا ماکسیمیلیان لێرە بایە مەگەر ئەو نەیدەزانی کە ئەمڕۆ ئەدونیا مەسیحێکانی بۆ کۆبوونە و بانکێشتن کردووە ئەگەر زانی بای خۆ نەدەڕۆیی بە هەر حاڵ دەبێ حەولی خۆمان بدەین لەعنەت لەم ئەمپراتورە کەم گشتە مرۆڤە دەبێ بنە قوربانی پێ و قەدەمی نێوانبارەکیە و هەواڵگەلێکی خراپم بۆ ئاغایان هەیە درود بۆ خاوەنشکۆ ئێوەش ئاگادارن جنابی یومانیس لێوێ بوون دەی چی بووە جگەل لە چەند کەس کە هاوڕێی من لەوێ هەڵاتن باقییان قۆڵبەس کردن تەنانەت ئەدونیاش یای سەدنی مەریەم کاری بکەن بۆ لێرە ڕاوەستاون لە کەسێک کارێک بەرنایە جگە لە دیۆکلیتیانوس چ کەسێک دەتوانێت فەرمانی ئەو هەڵوەشێنێتەوە من ئەم فەرمانە هەڵدەوەشێنمەوە چونکو ئەو دەبێ ئەدۆنیا ڕزگار کات ئەزانی دەڵێی چی هێلێن بەڵێ بە کوژانی خاتونە هێلێن هەموو کارێک جێبەجێ دەبێ هەم ئادونیا ڕزگار دەبێت هەم باقی مەسیحەکان بەڵام مردن باشتر لەم ژیانەیە ئێوە ئەم ژیانە لە مردن بە باشتر دەزانن ئەگەر بە مردنتان هەنگاوێکی بە کەڵک هەڵدەگرن عیبێکی نییە بەڵام وا دەزانن کە بابتان جۆ بۆ قسانەیەوە دەدا یانی ئێوە ئەو باش ناناسن یا ئەگەر بزانێ بیر و باوەڕیەوە چییە بێشک تاوێک دەرفەتان پێنادا ئەی بێدەنگ بین و شایەتی مردنی دۆستانمان بین نا سەبرکەن تا مەکسیمیلیان بێتەوە پاشان بڕیار دەدەین منیش دوورا دوور قازی دەناسم خۆی بە قەرزداری من دەزانێ هیوادارم بتوانم کارێک بکەم من دڵنیام کە دەچۆ قەبرستان بەڵام بە دیتنی سەربازان قسەی خۆی گۆڕی حازری شایدی بدەی شایەتی لەکوو لەلای ئیمپراتور وتەن ئیمپراتور بەڵام ئەم شایتانە دەتوانێت ئەرێ کاتە شایەتیەکان زۆر بوو بە کەڵک دەبێ من قسەگەری دیکەشم هەیە وا باڵگەگەری دیکەشم وە دەست خستووە کاتێ ماکسیمیلیانمان دەخاشتا تۆ پاداشی خۆت وەردەگریت من دۆستیان لەبیر ناکەم هەرچیەوە فەرمونون من دەبێت لە ئاهەنگی قوربانی ئەمڕۆدا بەشداری بکەم دیۆکلیتیانوس دەیەوێت بۆ دوورکردنەوەی مەترسی لە ئەمپراتور بۆ ئاپۆلۆن قوربانی بکات هەواڵی قۆربەستکردنی ئادۆنیاش بەوە دەم تۆ بڕۆ سەرەوەخت ئادۆنیاوە ئەو دەبێت قسە بکات زۆر شت دەزانێت تەنیا ئاگادار بە نەتبینە بەسەر چاو قوربان هەمیسان ماکسیمیلیان نامێنم وا بزانم چوونەتە سەردانی ڕایەتەکانی دەوروبەری شار خاوەنشکۆ ئێوە بزانم دەیەوێت لە هێمنایەتی ئەوەیەکانی سەر ڕێگای جەنابی ئیمپراتۆر دڵنیا بێت جەنابی دیۆکلیتیانوس
خدای گەورە و بەهێز هەرچی هەیە دەیەنێ قودرەتی تۆدایە بە تەواوی خدایان لەژێر چاودێری تۆدا ئەی خدای گەورە ئەمە پشت و پەنامان هەر لە تۆیە ئێستا ئەمەش قوربانی بەندەی تۆ خاوەن شکۆ دیۆکلیتیانوس نوێنەری جێگری جنابی ئیمپراتور کە بەڵێنی داوا پێشکەشی بکەین. ئەی خودای گەورە، ئەی ئەوەی کە باقی خودایان لە هێزی تۆ لە زەبری قەمچیەکانت هەراسانن، ئەی خودای هەتاو پاش ئەمە من بخەرەژێر دەسەڵات و لایەنگری خۆتەوە و من بە سەگگەری زەلام و دڕ ئەتۆ خۆشحاڵ دەکەم وەکە هەنی مەعبەدی دولفی لە زێر و زێودا نقم دەکەم. ئەی ئاپۆلۆنی بەهێز بە پێشکەشکردنی ئەم قوربانیە داوا لێ دەکەم کە سەردانی ئیمپراتوری بەڕێز لە مەڵبەندی ئێمەدا لە مەترسی دوورکەیتەوە و لە خراپە و نالەباری بیان پارێزی. خدایە ئەم قوربانیە لە ڕاهبەری ما قبول بکە. هەڵیکەن تا هاتنی ئیمپراتور زۆری نەماوە وریابن کارە نیوەتەواوەکان تەواو بکرێت. بەڵێ خاوەن شکۆ. خاوەن شکۆ مزگێرم پێیە ئادۆنیای مۆبایلە قۆڵ بەس کرا. ئافرین ئافرین بۆ تۆ جۆلیۆز. درود بۆ ئاپۆلۆن کە زوو نیازی قوربانی کەرانی هێنایە دێ. ئێستا لەکوێیە؟ لەژێر ئەشکەنجەدا خاوەن شکۆ ئەو بێگومان ناوی زۆر کەس دێنێت. عەداڵەتی ڕوومی لەبیر مەبنەوە. ئەو دەبێ محاکمە بکرێت. بەر لە محاکمە نابێت سزا بدرێ. بڕۆ. ئێمە دەتوانین کارێکی بۆ بکەین؟ ئیمکانی نییە مەگەر بە مەرجی ناسران و کوژران. من حازرم بە بایی جانم ئەو ڕزگار بکەم. کوژرانی هەرکام لە ئێمە ناسرانی ئەوی دیکەی بەدوادایە. لە حاڵێکدا ئێمە هەم هەلو مەرجەمان بۆ ڕۆژی پێویستەوێ. بەم حاڵەشەوە دەبێ هەوڵی خۆمان بدەین. بەڵێ بەڵێ بڕۆین بڕۆین.
بەم لەشە لاوازەوە چاک خۆ ڕاگرتووە بەڵام لا کاماچی ئەشکەنجەم قسانەی بۆ نییە یا دەبێ کۆڵ بدەی و هەرچی دەپرسیم بیڵێ یان دەبێ بمری کەسانێک لە مردن دەترسن کە مردن بە کۆتایی ڕێ دەزانن لە حاڵێکدا مردن بۆ من سەرەتای ڕێگایە بەڵام تۆ بەر لەوەی ئەم ڕێگایەت دەست پێ بکەی نێوی چەند کەس دەبەی بڕۆ ناکەی ئامادەم مەرج لەگەڵ بکەم مەرج بکەین بێگومان تۆ ئەم مەرجە دەدۆڕێن بەڵام من دڵنیام کە مەرجە دەبەمەوە من دەتوانم تۆ ناچارکەم کە من زووتر بگەێنیتە منزڵ و لەم بەندی خانەی تاریکە ڕزگارم بکەی من هەم دەتوانم تۆ ناچار بە قسەکردن بکەم هەم ناچار بە قوربانی کردن بۆ خوداکانی ڕۆم يا مريم المقدس يا رمتي بدا يا رمتي بدا من ئامادەی قوربانی بوونم بەڵام نەک بۆ بتەکانی ئێوە من خۆم لە دەرگانەی خودای تاقانەدا قوربانی دەکەم يا عيسى مسيح يا عيسى مسيح يا رمتي بدا يا مريم المقدس يا عيسى مسيح يا رمتي بدا يا عيسى مسيح قسەیکی نەکرد؟ هێشتا نا چەند جار لە ژێر ئەشکەنجەدا لەسەر خۆی چوو بەڵام هێشتا هیچی نەکوتووە ماتیوس لەگەڵم وەرە ئاگات لێبێن نەمرێت من دڵنیام کە ئەو زۆر شت دەزانێت بڕۆین ئاو چەندە شیرینە چ شتێ شیرینە؟ ئەمە کە مرۆڤ
ژیان بە سڵامەت تەواو بکات وە چەندە شیرینترە کە مردن بێت و مرۆڤ ئیمانی خۆی لەگەڵ هیچ شتێ نەگۆڕێتەوە. درێژە بدەم قوربان؟ نا ڕەنگە بمرێ. تۆ لە ئاسن ساز بووی پیاو، بەڕاستی خوددا چی بە تۆ داوە کە بەم چەشنە بۆی فیدا دەبی. وەرن بیبەنەوە بەندیخانە. وەرن! بێنە وڵایە وەرە بڕۆ دەرەی نوێری تۆی دەی وەرە دەی بۆچی من خۆ من کارێکم نەکردووە ئاخە من کارێکم نەکردووە ئەوام لێ دەکە خۆ من کارێکم نەکردووە تۆ هەر لێن ڕاوەستە بەسەر چاو عالی جەناب تلمیخا. جنابی تلمیخا پزیشکی تایبەتی دیوکلیتیانوس ڕێگادون کردووە؟ لێرەوە تێدەپەڕێم کوتم سەرێک لە دۆستی قەدیمی خۆم بدەم. سپاست دەکەم ئەو ڕۆژانەی گیر و گرفتی ژیان ئیزن نادا دۆستان کە بتوانن یەکتر ببینن. هەروایە کە دەفەرمونون کاتێکی باش هاتن فەرموون. سوپاس. ئەمڕۆ شایدی داوەرێکی سەخت دەبن. بۆی کوێم نەبەر خۆ من گوناهێکم ئەی ڕاستەقینە کامەیە؟ بیان هێنن. وەرن! ئاغایان، ئەمانە هەمویان لە کاتی ئاهەنگی بەرەبەیانی مەسیحیەکان لە یەکێ لە قەبرستانەکانی ژێرزەوینی دەرەوەی شاردا قۆڵبەست کراون. ژمارەیان 41 کەس بووە کە 25 کەسیان تۆبەیان کردووە و بۆ خوداکان قوربانیان پێشکەش کردووە و ڕزگار کراون. باقییان تۆبەیان نەکردووە کە ئەم 5 کەسە لەوانن. ئەم ئادونیای مبەلغە لە گەورەکانی ئەوانە کە تا ئێستا ژمارەی زۆر لە پێڕەوانی ئیمپراتوری گومڕای کردووە. ئەوە دنیای مەبەلغ ئەتۆی
تاوانەکانی خۆت بیست تەبلیغی دینی غەیری قانونی گومڕاکردنی ژمارەیەکی زۆر لە ڕائەتەکانی ئیمپراتور بێگومان سەزای کارت دەزانی بێگومان ئەگەر زیاتر لە پێغەمبەرەکەت نەبێ کەمتر نییە ئاخرین دەرفەتت پێدەدەم دەست لەم پێغەمبەرە درۆنینە هەڵگرە و جانی خۆت ڕزگار بکە ئەوە خەڵکی چۆیە؟ هەر ئێرە شاری فیلادلفیا سزای تۆ مردنە مردن مەبەلێغ مردن بە خاچ خاوەن شکۆ بەو چەشنە کە موشی وتی ئەو یەکێک لە گەورەکانی مەسیحیە ئەگەر بکرێت دەرفەتێکی پێ بدرێت تا بەشک و دەست هەڵبگرێت و پەشیمان بێتەوە بێشک زۆربەی لایەنگرەکانی چاولێوی دەکەن و دەست لە ئاینەکەیان هەڵدەگرن ئەمەم قسەی تۆم بەدڵ نییە ئەو سەختترین شکەنجە کراوە بەڵام لە بیر و باوەڕی خۆی دەستی هەڵ نەگرتو بەڵام تۆ مەبەلێغ هەرچەند کە پێم خۆش نییە بۆ ئاژاوە جێران مایەدا بنێم بەڵام ئەگەر لە لای خەڵک تۆبە بکەی مردنت ڕاحەت دەبێت خاوەن شکۆ قازی ئێوە بە ئێمە دەڵێن تۆبە بکەین و گیانی خۆمان ڕزگار بکەین بەڵام ئێوە نازانن ئێمە دەمێکە کە گیانی خۆمان ڕزگار کردووە ئێوە دەتوانن لەتمان کەن بەڵام ئەمە جگە لە بەختەوەری و سەربەرزی بۆ ئێمە نییە و ئێمە لە خودای تاقانە نزیک دەکاتەوە ئێستا من بە ئێوە دەڵێم بە خودای تاقانە ئیمان بێنن و یانی خۆتان لە هەوەسەکان و شاوەتەکان و ئەو خودایانە کە بە هەڵا هەڵتان بژاردووە ڕزگار کەن بۆ دیارێت شێتی ئەمانە ئەو پەڕی بۆ نییە دەیەوێت ئێمەش گومڕە بکات داوا لە من دەکاکە خودایانی خۆم لە بیر بەرمەوە بڕوا بە خودای ئەو بکەم ئێوە پێتان سەیر نییە؟ جنابی قازی وا دیارە هەروەک کەوتان ئەوانە شێت بوون هەموو وەشکەنجەیەکیان قبول کردو تا قسەی خۆیان بکەن وا نازانن کەوان کەوتونەتە بەڕقی خوداکان ڕەنگە پێشنیارێکم هەیە وا باشتر نییە چەند ڕۆژێک دەرفەتیان پێ بدەین تا بەڵکو تووڕەی خوداکاندا مرکێ و شێتیوانیش چابێتەوە ئێوە ئەمانە ناناسن ئەوان دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵ ناگرن ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت و هەموو جەیەک و هەموو کەسێک بە هەڵەدا دەبن بە تایبەت ئەمەیان کە دەبێت لەناو بچێ وتت ناوی چ بوو؟ ئەدونیا بەڵام ئەتۆ ئادونیا ئەم زۆنە لە خاز دەدرێی تا بەسەر ئەو بمری تەرمەکەت لەسەر خاز دەمێنێتەوە تا ببێتە عیبرەتی ئەوانی دیکە دقی ئەو حکومە بنووسە دیان بن